میوانی دووهەمم شەوقی عومەرە جێگیری بەڕێوەبەری پێشەنگای نێودەوڵەتی کتێب لە سلەیمانی گفتوگۆی زیاتر لەسەر ناوەڕۆک و کارەکانی خولی پێنجەمی پێشەنگای نێودەوڵەتی لەگەڵدا دەکەم. کاک شەوقی بانیت باش. بانی ئێوە ماندوو نەبن. باش سپاس. ئەمڕۆ کێ بەشداریەکە لە یەکەم ڕۆژدا با بەوە دەست پێ میوانەکانتان لە چه ئاستێکان؟ میوانەکانمان لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە بەڕێزکا قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بەشدارە بێ و هەروەها بەڕێز وەزیری ڕۆشنبیری بەشدارە بێ لەگەڵمانە لە ئیفتیتاحەکە پارێزگاری سلێمانی بەشدارە بێ بەڕێز کاک ئاریان سەلاحەدین جێگری بریکاری وەزیری ڕۆشنبیری و لاوان بەشدارە بێ لەگەڵمانە کۆنسوڵخانی کۆمەڵێک وڵات بەشدارە بێ لەگەڵمانە بەڕێوەبەرایەتە گشتەکانی شاری سلێمانی و پارێزگاکانی دەوروبەر قایم قامەکان مدیر عامەکان لەسەر ئاستی حکومی لەگەڵمانە بەشدارن بەشداربوو و دارنەشر و پەبلیشەرە ناو خۆی و بیانەکان لەگەڵمانە بەشدارن و جیالەمانەیش دۆستان و عاشقانی کتێب کە بە درێژایی ساڵ بە تامەزرەوەیەوە چاوەڕوانی مەوعیدی پێشەنگای کتێبن لەگەڵوانە بەشدارن. زۆر باش. ئەگەر بێنە سەر کار و چالاکیەکانتان و چۆنێتی بەڕێوە چوونی خولی پێنجەمی پێشەنگای نێودەوڵەتی کتێب لە سلەیمانی کارەکانتان چۆنە ئێستا؟ بەرنامەکانتان لەم ساڵدا چۆن دەبێت؟ پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب ئەمڕۆ ئەم ساڵ بەرنامەکانی دابش کردو بەسەر چەند تەوەرێکە. تەوەرێک لە کارەکان تەوەری میدیا پلانە، میدیا پلان لەگەڵ ستیج پلان، ئەوەی کە چۆنی ڕووماڵێکی گونجاو بۆ ئەم پێشەنگایە بکرێت چۆن لە ڕێگەی کەناڵە نێوخۆی و جیهانیە و کوردی و غەیرە کوردەکانەوە بگاتە زۆرترین خەڵکی و چۆنی لە ڕێگەی سوشیال میدیا و دیجیتال میدیاوە بگاوە چۆنی بابەتە چاپیەکان و دیزاین و دروشم و برۆشە و ئەوانە باش بەڕێ بکرێت. لە پاڵ ئەمە ستیج پلانمان هەیە کە بە درێژایی ئەم دەڕۆژە لە پاڵ ئەوەیە کە هاوڵاتیەت بۆ کڕینی کتێب و سەردانی پێشەنگای کتێبەکە ڕۆژانە 3 بۆ 4 بۆ 5 ئەکتیڤیتی لەناو پێشەنگای کتێبە هەیە. هەندێکیان ئێوارە کۆڕی شیعرین ئەوەی پێوترە ئومسیاتی شیعری، هەندێکیان مەراسیمی واژۆکردنی کتێبە بۆ نووسەران بۆ وەرجێڕان بۆ شاعیرەکان و هەندێکی تریان گفتوگۆی ڕێشنگەریە، هەندێکی تریان پرسی تایبەت بە ئافرەتانە تایبەتە بەژن، هەندێک پرسن لەبارەی ئەوە گەنجەکان چۆنی هەلیکاریان دەستکەوە چۆن خۆیان ئامادەکەن بۆ بازاڕی کار. هەندێک تەوەری زۆر دانسقەمان هەیە ئەم ساڵ کۆمەڵێک خاوەن بزنس لێرە سیمیناریان ئەبێ باسی ئەواکەن چۆن لە ڕێگەی کتێبەوە ئەمان بوون بە خاوەنی بزنس، چۆن لە ڕێگەی بڕوانامە ئەکادیمیەکانیانەوە توانیوانە بزنسی سەر بەخۆ دامەزرێنن. ئەمانە کۆمەڵێک تەوەرن کە بەش بە حاڵی ئێمە و لەناو ئەکادیمیستەکانە ستیج پلان شتێکی کەمتر نییە لە خودی پێشەنگاکە لە ڕووی گرنگیەوە بۆ چینی توێژەکانی کۆمەڵگە بابەتی زمان بابەتی مناڵ هەموو ئەمانە هەن لە پانێڵەکان. شەوقی ئەچمەوە ناو ئەو پرسیار و ئەو دیتێڵی ئەم بەرنامانەتان بابێنە سەرەوەی ئەو وڵاتانی بەشداریان کردووە یاخود ئەو ناوەندووخانانەی کە بەشداریان کردووە لە چ وڵاتێکەوەن زیاتر؟ لە ژماردنا من هەمیشە تەماڵیەکم هەیە زیاتر لە 20 وڵاتە زیاتر لە 20 وڵاتە هەڵواسراوە ئاڵەکانیان هەڵواسراوە بەناو پێشەنگایە. وڵاتەکان ئەگەرەوەی ئێستاکە زاکرم یارمەتیدا وڵاتانی دراوسێ ئێران و تورکیا و سووریا و لوبناان و ئیمارات و ئەبوزەبی و میسر و هەروەها ئوردن و عمان و هەتا سوودانی تایە وڵاتانی ئەوروپای تایە. ئەنجا کە کوردانی هەر چوار پارچەکەمان لەگەڵایە کە ئەو زۆر مای خۆشحاڵیە بۆ ئێمە. لە پاڵ ئەمە کوردانی تاراوگەمان لەگەڵایە، ئێمە چەند وەشانخانەیەک چەند دەستگایەکی چاپ و پەخشمان هەیە لە دەرەوەی وڵاتن لە ناو کوردستانانین لە بەربار و دۆخەوان لەوێن یا خاوەنەکانیان لەوێ بەشدارن لەگەڵمانە واتە بەشدار بۆکارمان لەم 20 وڵاتە دابش بوو بەسەر وڵاتە ئەوروپی و ئەفریقی و عەرەبی و ئەوانەی دراوسێشە. کاتی کاڵین خولی پێنجەم ئەبێ کارەکانتانیان ئەزمموی زیاترتان وەرگرت بێت لە خولەکانی دیکە ئەم ساڵ چەند دەستکراوە بوون تاوەکو بتوانن وڵاتانی دیکە ینی ئەو وڵاتانی کە لە ساڵانی ڕابردوو بەشداریان نەکردو ئەم ساڵ بتوان بەشداری بکەن یاخو پەیوەندی زیاتر دروست بکەن لەگەڵ ئەو ناوەندانەی کە لە وڵاتانی دیکە بەتایبەتی وڵاتە عەرەبیەکان بەشداری بکەن. ئەگەر یادتان بێ خولەکانی پێشووتر بە 12 وڵات دەستمان پێکرد بوو بیرمە خولی ڕابردووە بزانم 18 وڵات بوو ئەم ساڵ چۆتە سەروی 20 وڵات. هەڵبەتە کاتێک ئێمە ئەڵێن 20 وڵات لەگەڵمانە بەشدارە دارنەشرمان هەیە بە فەرمی وەکو بڵی لقی سەرەکی لە وڵاتێکە بەڵام لە چەند شوێنێکی تر لقی هەیە
ینی لقەکانی دابش بوون بەسەر 5 وڵاتە بەڵام ئەم بەناوی یەک وڵاتەوە بەشداریمان پێکردووە لە کاتێکە ئەو نووسەر و وەرجێڕ و کتێبی چەندین وڵاتی تری لەخۆ گرتووە وە کاتێکیش باسی ژماری بەشدار بووەکانەکەی بۆ نمونە ئێمە بەشداربوومان هەیە لە ژێر یەک ناونیشانە دەستگای چاپ و پەخشی فڵانمان لەگەڵە بەڵام لە ناو خۆیدا زیاد لە 5-6ێکی تر بە پارتنەر لەگەڵا بەشدارن بۆ نمونە کاتێکەڵی ئێران ئێستا ئێرانمان بە یەک وڵات داناوە وە ژماری بەشداربووەکانیش نووسیوانە یەک بەشدار بووی ئێران بۆ نمونە ئێڵم لە کاتێکە پاڤیۆنی ئێران نزیکەی 15 ئینتیشاراتی باشی تاران و سنە و کرماشان و ئەوانە لەگەڵانە بەشدان لە ناو پاڤیۆنەکەی خۆیانە مەبەستمە بڵێم ژمارەکە ئێمە دقیق ئەومان وتۆ خۆی لەوە زیاترە ژماری وڵاتەکان 20 ژماری دارنەشرەکان زیاتر لە 200 زۆر باش ئەگەر بینە سەر کاتێکاڵی پێشەنگای نێودەوڵەتی خوێنەت یەکسەر شک بۆ ئەوە با کە داشکاندنێکی زۆر باش کرابێت ئەو داشکانانە لە ئەس چەند دەست پێکەوە مەرجی ئەو بۆ ئەو ناوەندانەی بەشداریان کردووە چۆنە مەرجی ئێمە بۆ بەشداربووەکان تەوەریکی زۆر جیاوازە ئێمە بە شێوەیەکی گشتی عقدێکمان هەیە من ناوم ناوە چڕترین عقدی دنیا یعنی عقدێکمان هەیە نزیکەی 2 مانگ چەندین یاسایی و خەڵکی بە ئەزمون و خەڵکی لە بواری بزنس و لە بواری نووسینی گرێبەست و ئەوانەیە خەریکی بوون و بۆی گرێبەستێک بێ بە مانای وشە وا لە بەرامبەرەکە بکات لە ئەرکەکانی تێبگاوە لە مافەکانی تێبگا و ئێمەش بزانین چی لەگەڵا ئەکەین لەبەرەوە بابەتی گرێبەست بابەتێکی زۆر وردە چونکە مەرجەکان لە گرێبەستا هەیە بەڵام ئەگە من مەرجی گشتیت بۆ بڵێم بۆ نمونە ئیمزا و تەوقیع و مۆرمان بە هەموو بەشداربوویەک کردووە کە هیچ کتێبێک لەم پێشەنگایە نمایش نەکات هەندەر بێ بۆ توندوتیژی ئاینی نەتەوەی ئیثنی عێرقی بەو جۆرانە ینی هیچ کتێبێکی تیانە بێ نەهاندەر بێ بۆ توندوتیژی و نە سوکایەتی بێ بە هیچ گەل و نەتەوە و سیمبولێک نە کتێبێکی مەرجێکی تری ناو گرێبەستەکە ئەوەیە کە هیچ بەشداربوویەک ناتوانێت کتێبێک بێنێت کە بە شانازیەوە باس لە سەرانی ڕژێمی پێشوو بکە ساڵانی پێش ڕەنگە لێرەوە لەوێ لە هەندێک شوێن لەم تەجربانە و دووبارە بێتەوە و بۆ نمونە ڕێنمایی تریتیایە مەرجەکە کە نابێ بەشدار بوو کتێبێک نمایش کات پێچەوانە بێ لەگەڵ پیرۆزی ئاینی و نەتەوی و سیمبولیەکانی کوردستان و عێراقا ئەو مەرجانەی تایبەتان بۆ ئەم بوارە پێکێناوە بەڵێ ئێمە 3 ئاست لیژنەمان هەیە بۆ ئەم کارانە ئاستێکیان ئەلکترۆنیە وبسایتێکمان هەیە هەرچی بەشدار بوو هەیە هەر کتێبێک کە ئەوێ بەشداری پێ بکە بیهێنێ بۆ ناو پێشانگاکە ئەپلۆدی ئەکا لەم وبسایتە داخڵی ئەکا کە داخڵی کرد ئێمە لە ڕێگەی سیستمێکی زیرەکەەوە ناوی کتێبە قەدەغیکراوەکان ئەزانین ڕێگە نادین ئەو کتێبە قەدەغکراوە بێنێن ئاستی دووەم ناسیاوی خۆمانە ناسراوی خۆمانە بۆ ئەو دارنەشرانە کە ئەگەری هەیە جۆرێک لە جۆرەکان هەندێک کتێبیان هەبێ پێشتر ئاگادار کراونەتەوە بە عقد پابند کراون پێوەی ئاستێکی ترمان هەیە کە ئەمە لە هەمووی پرۆفیشناڵترە لیژنێکی هاوبەشمان هەیە لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیریە کە ڕاستەوخۆ لەلایەن خودی وەزیر و بەڕێوەبەری گشتی و مدیر عامەکانەوە سەرپەرشتی ئەکرێ ئەم لیژنەیە ڕۆژانە لە ناو پێشەنگایە وەکو سەردانی کار وەکو هاوڵاتی ئەگەڕێن بە بەردەوامی تەماشا ئەکەن بزانن ئایا هیچ کتێبێک هەیە ناوەڕۆکەکەی پێچەوانە بێ لەگەڵ گرێبەستەکە یان بە جۆرێک لە جۆرەکان زیان گەێنەر بێ بە ئاسایشی هەرێمی کوردستان بێگومان ئەمە زۆر گرنگە لەبەرەوەی ئێمە ساڵانی ڕابردوو بینیمانە بەشێکی زۆر لەو خوێنەرانەی کێنە ناو پێشەنگاکەوە لە ئەس قوتابخانەکان بەشداری پێدەکرێن و یاخۆ تەمەنێکی مام ناوەندیانەیە بۆیە بێ زۆر ورد بن لەوەی کە ئەو کەسانی کێن تەمەنیان مام ناوەندە بزان دەستێنە چوو کتێبەکە خوێنەوە ئەگەر ئەو نمونەی جەنابەت بکەم بە بیان و بۆ ئەوەی هەندێک وردەکاری تر بڵێم لە پێشانگاکەیە کارێکی تر کە کردومانە ئەوەیە ئیشمان لەسەر ئەوە کردووە هەر کەسێک لە هەر تەمەنێک لە هەر ڕەگەزێک لە هەر ئاستێکی ڕۆشنبیری لە هەر ئاستێکی خوێنەواری یەتە ناو پێشانگا لە هەر ئاستێکی ئەکادمی دێتە ناو پێشانگا یا لە هەر خولیایەک دێتە ناو پێشانگا شتێکی دەستکەوێت چونکە پێشانگای کتێب نابێت تەنها بوارێک لەخۆ بگرێت تەنها فیڵدێک لەخۆ بگرێت تەنها جۆرێک لە کتێب لەخۆ بگرێت کتێبخانەکە گەر هەر تۆ ئێستا تەماشای دەوروبەری خۆتکەی هەندێک کتێبخانەمان لەگەڵایە تەنها بە زمانی ئینگلیزی کتێب پێشکەشەکەن هەندێک کتێبخانەمان لەگەڵایە پسپۆڕی وردیان شعر و ئەدەب و ڕۆمان و چیرۆکە لە فێڵدی ئەدەبا ئیشەکەن کتێبخانەی ترمان لەگەڵایە تەنها لە کلتورە ئەوەی پێوترێ کاڵچەر کاکشەوەی لای من زۆر گرنگ بوو ئەو بەشە بوو کە تایبەت بوو بە مناڵ
مناڵی زۆرشمە بینی ساڵ یەکەم و دووەمیش بە باشیشم لەسەر کرد بۆی دایک و باوکان بزانن کە لێرە بەشێکی تایبەت کراوەتەوە بۆ مناڵەتوانن مناڵەکانیان بن بۆ ئێرە چونکە لەگەڵەوەی کە کتێبیان پێئدرا ئەو کتێبانەی هەمووی پەروەردەیی بوو دابەشەکران لە هەمان کاردا چەندین ڕاهێنەری لێبوو بە وردی قسەیان لەگەڵ مناڵەکانە ئاکرد. ئەمە زۆر نرخاندنمان هەیە بۆ ئەو شایەتی دانیتۆ و زۆر شانازی پێواکەین. دیوی بزنسی ئەم پێشانگایە کۆتایی دێ دیوی میدیایی کۆتایی دێ هەموو شتەکانی ئەبڕێتەوە بەڵام ئەو کتێبی مناڵێک ئەیکڕێ ئەچێتەوە ماڵەوە لە ڕفەی کتێبخانەکە دای ئەنێ ئێستا یا چەند مانگێک یا ساڵێکی تر ئەیخوێنێتەوە ئەوە سەرمایەیەکە کە ئێمە لەسەر ئاستی تاک و لەسەر ئاستی دەستگای چاپ و پەخشی ئەتڵەس زۆر شانازی پێواکەین چونکە چەند پێداگرین لەسەر ئەوەی مناڵەکانمان خواردنێکی ئەکسپایر نەخۆن جلێکی خراپ لەبەر نەکەن شوێنی نووسنەکەیان گونجاو بێ ئێمە لە سیاسەتی کارمانە سەد ئەوەندە پێداگرین لەسەر ئەوەی کتێبانێک دەرخواردی مناڵەکەمان نەدرێت نەیخوێنێتەوە ئەسبەری نەکا کاری لەسەر نەکاوە لە ئەنجامە نەبێ بە کولتور و ئەخلاق و ڕەوش لە مناڵەکە کە زیانی پێ بگەێنێ چ بە خۆی چ بە ئایندەی چ بە نەتەوەکەی چ بە پیرۆزیە نیشتیمانی و نەتەوەی و ئاینیەکانی چونکە ئێمازانین کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکە تاوەکو ئێستا بەراورد بە کۆمەڵگەکانی دەوروبەر تا ئاستێکی باش پارێزگاری لە بە هاوباڵەکان کردووە کە ئەمە مای شانازیە و ساڵانی پێشوو خۆت ئەدبینی زۆرترین سەردانی کارمان قوتابخانە و زانکۆکان بوو. من حەزەکەم هانی کەی 24 بدەم ئەم دیمەنە بە ڤیددیۆ بگرێ ئەوەی کە ئێستا منێڵێم چۆن دایک و باوکەکان خێزانەکان بە عەرەبانە ئەچن لە مارکێتەکان شتەکڕن خانمەکە پێویستی بە هەندێک بۆ نمونە مەوادی پاکەرەوە و ئارایشت و چیەی کڕێ کاتە عەرەبانەکەەوە پیاوەکە پێویستی بە هەندێک شتە ئەیهێنێ لە ناو ئەوانە لە بەردەستی ئەوانەوە مناڵەکەیش چپسێ هەڵەگرێ خواردنی هەڵەگرێ بیپسیەک نۆتێلایەک چەرەسە شتێک هەڵەگرێ ئەیکڕێ ئەم دیمەنە چۆن لە مارکێتەکانە دووبارە ئەبێتەوە لە ناو کتێبخانەکانە ڕێک هەمان دیمەن ئەبینی کە دایک و باوکێک مناڵەکانیان دەست گرتووە هێناویانە بە عەرەبانەوە ئەوەندە جوانە دیمەنێک کە ئۆخژنە بەخشێ بەدڵ کاتێکە بینی مناڵێک هەرزەکارێک تازە پێگەیشتوویەک لە کوڕیان لە کچ کۆمەڵە کتێبی کڕیوە کتێبی مناڵان بەڕاستی من لێت ناشارمەوە لە کتێبە سیاسیەکان یاساییەکان ئیداری و قانونیەکان بۆ ئێمە بەهای ئایندەی زۆر کاشەکو پێشترێژوتم ئێمە وەکو کوردستان 24 زۆر گرنگیمان بۆ بابەتەیەوە من خۆم چەندین جاریشم لەسەر بەس ئەوە کردو کاتێک کە مناڵ بەشداری پێ بکرێت ناو ناوەندەکان و لەناو ئەم پێشەنگایە شاوەشمان بەڕۆنی دەرخستووە لە پشتی منیشەوە ئێستا پێشی من بەشێک لەو مناڵانە بین کە وردە وردێنە ناو پێشەنگاکە کامە دیمەنێکی دڵخۆشکەر بوو پێشەنگاکە نەکراوە سعات 11 تا حکرێ ئەو کاتە ئەم دیمەنانە زۆرە بن ڕاستە ئەگەر بینە سەر داشکاندن بۆ نمونە داشکاندنەکان بۆ بڵاوکراوەکان لە سەدا چەند دەست پێکات داشکاندنەکان دوو جۆرە جۆرێکیان داشکاندنی ئەوەیە کە ناوترێت داشکاندنی ئاسایی وای پێ ئەوترێ ئێوەمەرچی شتان بۆ داناون بەڵێ داشکاندنەکان وتم دوو جۆرە جۆرێکیان داشکاندنی ئاساییە کتێبخانەیەک بۆ بەشێک لە کتێبەکانی یا بۆ هەمووی لە سەدادە 120 تا 130 ئەکا بۆ هەندێکی بەڵام داشکاندنێکی ترمان هەیە پێناوترێت داشکاندن پێمانەوە پێوترێ فرۆش لە خوار نرخی مایە بە زمانی بزنس ینی بەتایبەتی ئەوانەی کە کۆمپلکسیان هەیە بۆکسیان هەیە بۆ منە کۆبەرهەمی شاعیرێکیان هەیە کۆبەرهەمی نووسەرێکیان هەیە کە 10 کتێبە 20 کتێبە بەیەکەوە بۆ منە بەرهەمەکانی مەسعود محەممەد مامۆستا مەسعود محەممەد فەیلسوفی کوردم بینی ئەو نرخەی تێچوە $100 تێچووە یعنی نزیکەی 160,000 دینار لە بازاڕە خۆ بەلایکەمە بێت شتێکی قازانچکە کەچی لە بازاڕە بەسی 40-50,000 دینارەی فرۆشن ئەمە پرۆژەیەکە هاندانە ئەمە ئیتر داشکاندن نیە بە لەهجەی عەرەبی عێراقی پێڵن ئەخول بەلاش وابزانم یعنی نیمچە بەلاشە ئەو جۆرە داشکاندنان ئەم پێشەنگای ڕۆڵێکی گرنگیشێ بە تایبەتی بۆ ناساندنی بەشێکی زۆر لە نووسرانی کۆریەکێک لەوانە کە خۆشت ئاماژەت پێ مەسعود محەممەد من لێرە بەشێک لە کتێبەکانیم دەستکە و جێی دڵخۆشیە کە جگەلەوەی کە کار و چالاکیەکانی ئێوە بۆ پێشەنگاکە واشەکە خوێنەر زیاتر ئاشنا بێ بە نووسەران بە هۆکاریەوەی کە ڕۆژانە ئێوە سیمیناری تایبەتانەیە چالاکی تایبەتانەیە هەم لە بواری پەرەپێدان هەم لە بواری خودی و خۆدۆزینەوەدا ئەمانە هەموو ڕۆڵی گرنگیان هەیە کە لە پەنا کتێب خوێنەوە ئەسوانێ ناوەندەکان بەم ئەرکە هەستن
لە پاڵ ئەو چالاکی ڕۆشنبیریانەیە ئێمە ئیشمان لەسەر ڕاگررتنی باڵانسێک کردووە کە بەش بە حاڵی بەندەیەکێک بوو لە ئەرکە قورسەکان بوو ئەویش ئەوەیە من چۆن گرنگی بە مەسعود محەممەد دەدەم گرنگی بە نووسەرە گەنجەکان بدەم پارەکە نووسری لاوی ساڵ یعنی گەنجترین نووسەر لاوترین نووسەرەکانمان کۆ کردەوە دیاریمان پێبەخشین کام بەوە نمونە تۆ ئەدبینی ئێمە هەر ڕاهاتووی نووسەرەکان پیاوێکی بەتەمەند بێ و قات و ڕیباتێکی لە بەرابێ و ئەها فۆرم و شکڵ هەیە هەر هەندێک ناومان لە زاکیرا هەیە بەڵام کاتێک دیتە شوێنێکی ئاوها 20 کوڕ و کچمان خەڵات کرد زۆربیان تەمەنیان یا لە 20 بوو یا لە خواری 20ەوە کەمە مای دڵخۆشی ئەو ڕاگررتنی باڵانسە بە هەمان شت بۆ شاعیرەکان ینی تۆ شاعرت هەیە شاعری زۆر باشە لە کوردان ئاستراوە تەمەنێکی هەیە مخەزڕەمە لە بەرامبەر شاعری زۆر گەنجمان هەیە بە هەمان شێوە گرنگیدان بە باڵانسی جێندەری ڕاگررتنی هاوسەنگی چەند گرنگی بە پیاوە دێوەندە گرنگی بە خانمیش بدەیت چەند گرنگی بە مناڵە دێوەندە گرنگی بە ژن بدەیت هەموو ئەمانە هەوڵمان داوە باڵانسێک